ئەوە دیسان هاتینەوە خزمەتی ئێوە لە بەرنامەیەکی تری گەشتوان. گەشتی ئەمڕۆمان لەگەڵ کۆمەڵێک بەهرەدار و کۆمەڵێک ژینگە پارێز و ئاژەڵ دۆستین هاتین بۆ گوندی سناوە. لە ئاوێکمان نا ئاوچی ئاو تا ئەژنۆمان هاو ئاوێکی زۆر سارد زۆر تەزی و هەموو قاچ و قولمان بوو بە ئاو. جا لێرەشەوە سەر ئەکەین بۆ ئەشکەوتی سناوە لەوێش کەشێکی زۆر خۆشی لەوێ چەند باس و خوازێکی ژینگەی زۆر گرنگ ئەەکەین. فەرمون لەگەڵمان بن بزانین باسەکانی ئەمڕۆمان چییە و فەرمون. ئەشکەوتی سناوە یان ئەشکەوتی سەرگرد. ئەم ئەشکەوتە دەکەوێتە گوندی سناوەی خۆشناوەتی سەرباناحی سکتان لە قەزای کۆیەی پارێزگای هەولێر. ئەشکەوتی سناوە 33 کیلومتر لە کۆیە، 42 کیلومتر لە ڕانیە و 77 کیلومتر لە هەولێر دوورە. گوندنشینانی سناوە بە ئاژەڵداری و کشت و کاڵەوە خەریکن و میوەی سەرەکی گوندەکەش هەنارە. لاگەڵ گوندەکانی سکتان جەلی و نازەنین هاوسنوورە. ئەم گوندە لە شۆڕشەکاندا حەشارگەی پێشمەرگە بووە و لە شۆڕشی ئەیلول وەک نەخۆشخانە بەکار هاتووە. ئەشکەوتی سناوە ئابێکی سازگاری هەیە و بە داربەڕوو دەورەدراوە و بەرهەمی میوەکانی گوندی سناوەش بریتین لە هەنجیر، گوێز و هەنار کە بە ئاوی ئەشکەوتەکە ئاودێری دەکرێن. ئەشکەوتەکە بەردەوام دڵۆپە دەکات بە جۆرێک جێی دڵۆپەکان نزیک بە 30 سانتیمەتر شاخیان کون کردووە. طبعا کاک محەممەد خولەی پاسکی سواری هەیە ڕۆژانە بە معدلی 20 کیلومتر بەس بە ناو شار و چواردۆری سلێمانیا ئەخولێتەوە ئەو هەنێ ڕۆژ زیاتریش. کاک محەممەد حەزەکەم باسی ئەو خولەی خۆتم بۆ بکەی. حەزی خۆت بۆ پاسکی سواری بە کورتی چی وای لێ کردی ئەو حەزە دروست بێدان؟ طبعا من هەر لە مناڵەوە لە پاسکیلی سێتایەوە پاسکیلم بەکارێناوە تاکو گەشتە ئەم مەرحەلەی بەڵامەوە تقریبەن بۆ 5 ساڵەچێ بە بەردەوامی بەکارێنم کە هەستەکەم کەوتومەتە تەمەنەوە و پێویستە بە وەرزشێکە. ئیتر پاسکیل سواریم لە بە باشترین وەرزش زانی هەم وەکو کولفەی نییە. بیر لەوە نەکردێتەوە پاسکیل بەس بەجادی قیرا لێ نەخوڕی بیتە شاخ و داخ. شاخ و داخەکانمان ئەو توانایی تایە کە بتوانین لەناو وەکو پاسکی سواری وڵاتان لە ناو شاخ و داخە پاسکی سواری بابا خۆشبەختانە ئێستا کۆمەڵێک گروپ دروست بووە بۆ داون هێڵ و ڕۆنە دەرەوە و لە سروش تا پاسکیل سواری ئەکەن و پاسکیلی شاخی باشیان هەیە. ینی خۆشبەختانە لە هەموو شارەکان لە هەولێر لە دۆک لە سلێمانی گروپی زۆر باشن لە مەجاالە ئێستا ئیشەکەن. ئامۆژگاری چێ بۆ خەڵک بۆیە تۆزێ خوباتە پاسکیل و دوورکەوێتەوە لە جەنجاڵی بەکارهێنانی سایارە و پاس و دووکەڵ و ئەمانە؟ وڵی من ناتوانم ئاژگاری خەڵکە تەواە کەسە خۆی ئەتوانێ ینی هینیکە تەجروبەیکە کە بیاک مانگ تاقی کردەوە ئیتر خۆی وازی لێ نایێنێ. قرار بوو بێ لەگایڵ خۆت شایەدی بێنی نەهاتی گەرچی پێدا بۆیم بەڵێنی
لنا كردان بو فيما ينشكايا لكبر ويبليم فيما ينشكيني جواني كايان بواد نكرديم بقسي خيال كد لقلقلم يقدا بايا كربي بكرديم بقسي بايا شبونا كرديم وەکو ئاشکرایە ماوەکانی پێش و ساڵانی 10 ساڵەمەوە پێش 15 ساڵەمەوە پێش ئاژەڵ لە با بڵین لە بۆشایی ژیانی مرۆڤە لەم ناوچەی ئێمە گرنگی پێ نەئەدرا، ئازار ئەدرا، لێ ئەدرا، عەزێت ئەدرا، دەرئەکرا، ینی جێ نەئەبووە ناو ژینگە ئێمە. بەڵام خۆشبەختانە ئەوە چەندین ساڵە چەندها گروپ و چەندها کەسایەتی دروست بوون کە گرنگی زۆر ئەدەن بە ئاژەڵ دۆستی، مافی ئاژەڵ، پاراستنی ژیانی ئاژەڵ، دابینکردنی ژینگەیەکی لەبار بۆ ئاژەڵ کە هەم لێکەوتیان لەگەڵ مرۆڤە، نە مرۆڤ تووشی زەرەر و زیان بێ بۆی ئەو ئاژەڵانەوە، نە ئاژەڵ تووشی زەرەر و زیان بێ. یەکێک لەو گروپانەی کە ئەمڕۆ لێرن ئەم دیبێتی لەسەر ئەەکەین گروپی ئاژەڵ دۆستیە، هەر گروپەکان ناوی گروپی ئاژەڵ دۆستیە کە دەمێکە هەن و کار لەسەر ئەم بوارە ئەەکەن. چۆن بەخیاڵتانە هات کە ئەمە بگوازنەوە و گەورەیکەن بۆی کە گروپێک و هانی خەڵک بن کە چۆن ڕێز لە ئاژەڵیش بگیرێت، ئاژەڵش بوونەوەرێکە پێویستی بە مافی خۆیەتی و ژینگەیەکی تایبەتی خۆیەتی تیابژی. ئێمە لە هەر جێگەیەکەین لە کوردستان بە تایبەتی سلێمانی ئەگەر لە شوێنەکە ئازاری ئاژەڵێک بدرێ یان ناداتپەروەرێک بەرامبەر مافی ئاژەڵان بکرێن. ئەو کارانی ئێمە ئیشان لەسەرەکەن سێ بەشە. بەشی یەکەمیان دابینکردنی خۆراکی پێویستە بۆ ئەو ئاژەڵانانی کە لە شوێنە جیاوازەکانن کە خۆراکیان دەست ناکەێت، بە تایبەتی شاخەکان، دەشتەکان، ئەو شوێنانی کە پێویستی بۆ ئاژەڵ دابین ناکرێت، چکە سەگ و شیلە ئاژەڵێکی کێوی نییە تاکو خۆی بتوانێت خۆراکی پێویست بە خۆی دابینکە. بەشی دووەم ئەوەیە کە ئێمە چارەسەریانەکەین. بۆ نمونە ئەبینین لە گەڕەکەکانە زۆر بمان ئەبینین ئەم سەگە گوێ بڕێ، کلچێ بڕێ، سیارە لێ سەرخۆش ئەبێ، فیشەکی پێوانی ئەنواع شت دەبینین. ئێمە جۆری سێم ئەوەیە کە ئێمە بە پێی پێویست و بە پێی توانە کار لەسەر بەشی سێمی شەکەین کە نەزۆکردنیانە ڕەنگە هەندێک جار خۆشمان لەگەڵ ئەو بابەتیان نەبین، بەڵام وا پێویست بکە بۆی کە باڵانسی زۆرینیان ڕابگرین. ئەبینی لە کۆڵانێکە سەگێکی نێرە و نەسەگیش مەیە لە ساڵەکە 12 بەچکەیە بێ، ئەم ڕێژێ ساڵ بە ساڵ زیاکە و لە کۆڵانەکانە بڵاو ئەبنەوە. ئەبێتە هۆکاری ئەوەی کە هەندێک جار مرۆڤ لێ ئەترسێ، ئەبێت بە ینی بەرێککەوتنێک ڕوئەیە، جاری وایە ئەبینی سەگەکەم لاوانێت دوای ئافرەتێکی بەتەمەم کەون، پیاوێکی بەتەمەم کەون، یان ناڵێکەوە. بەڵێ بەحەزەکەم دکتۆرە من پرسیارێک لە دکتۆرە بکەم. دکتۆرە با بڵێن دوو جەبهە هەیە بەرامبەر یەکتریەکیان ئەوەیە کە ئەڵێ گوناحن ئەبێ خواردنیان بۆ دابینکەین لەو کاتانی کە وشکە ساڵیان بەفرە بارانە خواردنیان دەست ناکەوێت. گروپێکی تر هەیە ئەڵێن نە ئەمە ژینگەی ئاژەڵ و باڵندەکان تێک ئەمە دەستکاری ژینگانەکەی ڕەنگە بمرن، ڕەنگە ڕێچکەی ژیانیان تێکچێ. لەم بەینا چی بکەین ئێمە؟ دیبیتەکە لەسەر ئەوەیە ئایا ئێمە خواردنیان بینیان خواردنیان نینێ. ئێمە لە کۆنەوە لەوەتی کۆمەڵگەی کوردی هەبوو، کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی هەمیشە میوان دۆز بوو، کۆمەڵگەیەک بۆ هەمیشە عاتیفەی هەبووە، سۆزی هەبووە بەرامبەر بە دەوروبەری، بەرامبەر بە ئاژەڵەکانی دەوروبەری، هەمیشە خواردنیاوێتێ. ئەگەر بەلایەنە عاتیفەکە بڵین هەمومان لەگەڵ ئەوین، وابزانم زۆرینە بە خۆشحاڵی وێستا هۆشیارێکی وا بەرز بۆتەوە کە زۆرینە ئەڵێ خواردن بین. بەڵام ئەگەر بەلایەنە عیلمێکە لێکی بیتەوە، بەلایەنە زانستیەکە بە دیراسەی زانستی، بە بەڵگەی زانستی بە سەلماندن زۆرینەی ڕا لەگەڵ ئەوەیە کە ئەڵێ خواردن نین.
بەس ئایا ئێمە ئەم کە خواردنین ئایا بۆ ژنگی کوردستان گونجاوە ئایا ئێمە ژنگی پارێزراومان هەیە لە کوردستانە وەکو ئەو وڵاتانی ترکەپی ئەوترێ پارکی نیشتیمانی پارکی ژنگەی گەورەیان هەیە پارکی نیشتیمانیان هەیە کە تایە ژیانی ئاژەڵەکان پارێزراوە ژینگەرەکە پارێزراوە هاوسەنگی ژینگە پارێزراوە ئەوەی پێوترە ئیکۆسیستم ئەوە تیا پارێزراوە ئایا ئێمە ئەمە لە کوردستانە ئەمە بەردەستە ئەمە کراوە وابزانم ئەوە نەکراوە زۆر باشە من ئالیرەوە بە ماردین خان ئەڵێم ماردین خان لە بەروی کە لە دەروی وڵات ئەژی بەڕاست و دروست لە وڵاتی گرتوەکانی ئەمریکا ئاژی ئایا لەوێ پەیوەندی نێوان مرۆڤ و ئاژەڵ چۆنە ئێمە گەشتونەتە ئەو ڕادەیە دەستمان پێکردووە لە کوێ ئەو هەنگاوانین کە ئەم مرۆڤ و ئاژەڵ بێکتری ئاشتکەینەوە بە ژنگێک کە هەردووچان لەگەڵێکا بژین دکتۆرە باسی ئەوەی کرد کە سنترال پارکێکی گەورە هەبێ بۆ ئاژەڵ چۆن ئەم شتانی کە لە دەرەوە بینیوتە کە لێرە ئێمە نیمانیان لە دەستپێکیان چۆنی تی ئەڕوانیت بەشێکی زۆری پارکەکان ئەو مراوی و قاز و پەلەوەرانی کە لەوێن بە ئاماژەی گەورە نووسراوە کە تۆ بۆ نییە دانیان بێتێ ئەمەش لەبەر ئەوەی کەسی قەتۆرەکانیان پڕەبێت و تووشی تەمەڵی ئەبن و خۆیان بە دوای ژەمە خواراکەکانی خۆیانە ناگەڕێن ئەما بێتەوە هۆی تەمەڵبوون و لە ناوچوونی ئاژەڵەکانمە بۆ پاراستنی ئاژەڵەکانە من لەگەڵ ئەوەیان کە ئێستا سوپاسی هەر تاکێکی ئەم نیشتیمانە ئەەکەم دەستیان ماچەکەم کە گۆڕانکاریەکی زۆر جوان بەرجەستە ئەکرێت و بە ئاسانی ئەبینرێت ئایا بە لە ڕێگەی ڤالانتێرۆ بێ لە ڕێگەی ئەوەی کە خەڵک خۆبەخشانە خواردن ئەیە کەلوپەل ئەیە یعنی ئەبینی لە وێبسایتەکان لە پیجەکان ئەو ئاگاداریاکری ئەمەش ئاستی وشیاری کۆمەلگا دەرەخا کە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئێستا ئاسیان چۆتە سەرەوە دەستە خۆش بێ ماردین خان ڕوونا خان هین عفو مایکەکە وەکو ئەبینین لە شارەکانی کوردستان شتێک هەیە پێڵنگ باخچێ ئاژەڵان ئەم باخچێ ئاژەڵانە ئەوەنەی کە بۆ چێژی خەڵکی ئێرە دانراوە کە ئەو ئاژەڵانە ببینێت کە لە ژینگەی ئێمەیانە لە شوێنی ترەوە هێنراون ئایا حەقی تەواویراوە بۆ ئاژەڵانەی کە لە ژینگەیەکەوە هێنراون بۆ ئەم ژینگەیە ئایا ئەو ژینگیانە ناو باخچی ئاژەڵانە بۆ ڕەخسانون ئەو ژینگەیە کە ئەو ئاژەڵی تیاژیاوە سەرەتا سپاس بۆ بەرنامە جوانەکەتان سپاس بۆ ئەم ستافە جوانە من بە دڵنیایەوە ئەڵێم نەخێر چکە بەڕاستی من ئەوەی ئەیبینم لە باخچەی ئاژەڵان شتێکی زۆر نامۆ بینم بەرامبەر بەو ئاژەڵانە هەتا هەندێک جار ئەبنەمایی گاڵتەجاری لەلایەن مرۆڤەکانەوە ئەو مەساحی ئەو مەساحی کە تیا ئەژین ئایا گونجاوە ئەو ئاژەڵە لەو مەساحەیە بژی ئەرزەکەی وابێت دیوارەکەی وابێت سەقفەکەی وابێت حەجمی شوێنەکە وابێت گونجاوە بە دڵنیایی من وەکو وتم سەرەتا وتم کە ئەوەی من بینیومە هیچ مافێکیان پێ نەدراوە نە لە ژینگەکەیان نە لە خزمەتکردنیان چکە بەڕاستی ئەوەی من بینیومە جێگەی داخ بوو زۆر بەلاوە نامۆ بوو یعنی تۆ سێرەکەی لە هاوینا گەرمایانە لە زستانە سەرمایانە ژینگەیەکی وایان بۆ نەڕەخساند توک ئەهێنی بۆ سیرکردن و بۆ خۆشی دڵی خەڵکەکان کە دیێن سەردانیەکەن بەڕاستی تۆ بێ ژینگەیەکی وایان بۆ دابینکەی کە ئەوانیش دڵخۆش بن بە بینینی ئێمە بەڵام بەداخەوە ئێمە چین سریانەکەین و گاڵتەیان پێەکەین و پیان ڕائبێرن یعنی ئەوەی من بینیومە لە باخچەی ئاژەڵان بەڕاستی زۆر شتێکی نامۆیە قەت من لەگەڵ ئەوەیانیم لە لای دەستخۆش هە لەسەر باخچەی ئاژەڵان کاک بەرهەم ئەوەکو ئەبینین مەسەلەن هەر ئاژەڵە و کە باسمان کرد ژینگەیەکی خۆی هەیە و لە وڵاتێک ئەژی و هەر ئاژەڵە و شوێنی کولانەی هێلانەی دانیشتنی با بڵین ماڵەکەی جۆرێکە کە تیا ئەژی ئەو خواردنی کە ئیخوات جۆرێکە مەسەن لێرە ئەبینی لە هەنێ باخچەی ئاژەڵانە خەڵک لە دڵسۆزی و دڵپاچی خۆیەوە حەزەکە هەموو خواردنێک با بۆ هەموو ئاژەڵێک کاهوی پێ یا بە هەمووی لیمۆی پێ سوزانە مۆزی پێ یا بە هەمووی ئەمە طبیعەتی ئەو ئاژەڵانەی نەگۆڕیوە نەگونجاوە ناوانێ ئەوش برسیان بێ پەلاماری هەموو خواردنێک بن بیخۆن خۆی لە سەداسەدەوە هەیە یعنی بنمونەت بۆ هێنمەوە سەچی هاسکی کە لە وڵاتێکی ساردا ئێمە لە کوردستان کە لە پلەی گەرماگادە چلەکان هەرەگەر لە ماڵی شاڕاگیرێمە ئیلا بێ ژنگەیەکی جوان بجگەیشی باش و پلەیەکی گەرمای باشی بۆ بگونجێنی ئەمە هەتا سەگی ماڵی بێژگەڵی کەوانە قەفەزات ئەم قەفەزە چی دروست کراوە لە ئاسن
منوچم بینی و لە مەساحی چکەمە هەرێت تۆچێت تووشی کە ئابە یعنی ئەو مەسافەی کە تیاشێتی ئێستا باشی ژەڵات هەیە چۆن لە تایلند لە وڵاتانی ترەوەی کە دەروی بینی بێزانێ هەمیان بەردراون ئەوە نەبن لە ناو چوارچێوەکان ناشوێنی خەوەکانەوەی و ئەو خواردنانی کە تۆش باسەکەی بەڵێ لە 100% نەگونجاوە بەپێی ئەو ژینگەی کە لێوی هاتووە بەڵام هەندێکیان لەوانە هەر لە مناڵیەوە چۆنەڵی دەستەمۆکرێن و بۆ شکڵە پەروەردەیانەکان ینی خۆیانە گونجن ئڤلۆشن ڕۆیان لە چیا لە شێوازی ژیانیانە ینی بەڵام بۆ کوشێوازی ڕشتەکەی لە 100% هەڵێ و ڕێگەیکی ڕاز نییە. کاک میران ئەو بیرۆکانی کە بۆ شەڵتەرێک دروستکراوەکە مەسەرەن ئەو بیرۆکانی کە ئەڵێن با شێڵتەرێک هەبێ بۆ سەگی بەراڵا بۆ نمونە وابزانام شەڵتەرێکی واش دروستکراوە ئایا ئەمە لە ڕێی ئەکادمی و دروستکراوان لە ڕێ عاتفی و دروستکراوە ئەو شەڵتەرانە چ ژینگەیەکی لەبارەیە لەبار نییە حەزەکەم لەباری ئەو گونجاندنی ئەو ئاژەڵانە لەنا ئەو شەڵتەرانە بۆمان پرسیارێکی زۆر جوان بوو کاک پشکۆ خۆی ئەمە لە ڕاستیە لە کوردستان یان لە کوردستان بەگشتی و لە عێراق بگشتی شێڵتەرێکی ئەکادمیمان نییە چونکە شێڵتەر بۆ لە خۆگرتنی سەگەکان نییە و کۆکردنەوەیان ینی بیان خێتە قەفەزەوە باشە شێڵتەر سیستمێکی خۆی هەیە کە سیستمێکی سویدیە ئەم شێڵتەرە سەگی دەرەوە ئەهێنێت باشە ئەگەر کێشێکی هەبێت نەخۆشیێکی هەبێ یان هەیە کوێرە ئەگەر کوێر بێت لە شەڵتەرە ئەمێنێتەوە کوێر و نەبێ و ئەگەر کێشەی نەبێ ئەم سەگە پاگەکرێتەوە و خاوێنەکرێتەوە ڤاکسین ئەکرێت دووبارە ئەبەخشرێت لە سایت بابڵ سایتێکی تایبەتی خۆیان هەیە لە سایتەکە ئەبەخشرێ یان خەڵک بە بڕێک پارەی کەم ئەیکڕێ وەکو سەپۆرتێک باشە ئەمە لە کوردستان شتی وامان نییە لەسەر ئەساسی عاتفی لە هەولێر هەیە چەندانەیەک هەیە و دەستخۆشیان لێکن لە سلێمانی تازە کراوەتەوە بەداخەوە کە جێی بە هیچ جۆرەك ئەکادمی نیامەت بۆ ئەو شەڵتەرە بۆ ئانی کە بەڕێوەی ئەبەن ئەو بیرۆکان دەستیان خۆش بێ بیرۆیەکی جوانە بەڵام لە سەرەتایە پامت چیە بۆی کە چی بکەن باشە لە هەموو گەڕێکێک لە هەموو ماڵێک کەسێکی تایە ئاژەڵ دۆستە لە هەموو گەڕێکێک کەسێکی تایە کە قبول ناکە ئازاری ئاژەڵێک بگرێت کەوایە ئێمە سەپۆرتێکی باشین بۆ شێڵتەرێک ئەگەر دروست بکرێت بە شێوەیەکی ئەکادمی پێویستمان بە دکتۆری ڤێتەنەری باشەیە پێویستمان بە کەسی شارەزا هەیە کەسی پسپۆر کە لە دەرەوە بینیوێتی ئەتوانین ئەم سیستمە وەرگرین و لێرە تەطبیقی کەین ئەو کاتە باڵانسی ئاژەڵانیش ڕاگرین خۆشبەختانە جاران یەک بەیتەری هەبوو کە ئەویش زیاتر بۆ وڵاخ و بۆ مریش کوشتی ناوماڵ و ڕوانە بەکار ئەهات بەڵام ئێستا خۆشبەختانە بەدەر لەو بەتەریە حکومەی کە هەیە ئێستا چەنەها دکتۆری بێتەری دروست بوون چەنەها کلینکی بێتەری کراوەتەوە چەنەها دوکانی ئەکسسواری ئاژەڵی ماڵی و چەنەها دوکان کە خواردنی جۆراوجۆری ئاژەڵەکانیان بەردەست کردووە لەبەرەوە ئاسانترە کە ئێستا خەڵک ئاژەڵی ماڵی بەخێوەکە زۆر جوانەی بینم کچێکی مناڵ پشیلێکی پێی بە بۆ بەیتەری زانە چەند گرنگ بووە کە ئەو ئێتیمامە کە ئەو خۆشەویستی لە بینی ئاژەڵ و مرۆڤەکانە دروست بووە یەک هەواڵی خۆشتریش کاک پشتبوو ئەوەیە کە دکتۆرە ڤێتەنەریەکان ئەوانەی کە لە ڤێتا ئیشەکەن ئێستا هەمویان ئاژەڵ دۆستن هەمویان ئەگەر سەگێکی کۆڵان سەگەیشی بێلانە بەریت بۆ لای بەبێ بەرامبەر بۆ چارەسەرەکە ئەمە هەواڵێکی خۆشە یانێ هەڵبەت ئەمە هەوڵمان ناوە کە زیاتر هۆشیاریش بڵاوکەینە بەناو خەڵکە دەسیەوەش خۆش دەستخۆش زۆر زۆر سپاس سپاس بۆش بەڕاستی قسەکانتان هەمووی جێخۆی گرت هیوادارم ئەم قسانە بە هەند وەرگیرن هەرێک لەم قسانی کە کردمان زۆر کورت و کەم بوو لەبەرەوەی کە ماوەی بەرنامەکەمان هەرەمانەی هەبوو بەڵام ئەمە باسوخواسێکی زۆر زۆر گەورە و فراوانی لەسەر دروستکە هیوادارم ئەمە دەرگایکی بچکۆلە بێ بۆ پەیوەندی نێوان مرۆڤ و ئاژەڵەکان لە کوردستان سپاسانەکەم کاداماوێ بەیانی کەم دەردی عشقت بۆ تا بروسکایێ زەمداری کرد دڵی پڕخێنێ هەرەو زەما بۆ تا خولیا و ئارامی شەوانی تایا گریان بۆ خۆم گریان بۆ تۆ بۆ دڵانەی بوونە ڕەنجام
بۆ لاروبار دەبم بۆ ئەوای بە تۆیم دڵێم مشکێ بۆ یارەژی کەڵانەکەم بینایی هەردوو چاوەکەم. جۆرە خان زۆرێک لە ئێمە کە جلەکانمان بەسەر ئەچێ مۆدەکەی یان با بڵێن ئیتر حەزمان لێ نامێنێ یان بە کەڵکمان نامێنێ فڕی ئەین یا شتێکی لێ ئەەکەین یا زۆر جارێکین بە دەستگر و شتی ناو ماڵ بەکارێنین. تۆ ئەوەی ئەزانم ئەمە هەم ریسایکل یەکەی تۆ دیزایانی ئەەکەیتەوە چۆن ئەمە ئەەکەی جلێ چۆن دەست ئەەکەوێت چۆن دیزاینەکەیتەوە خواستەکانی کە لەسەرێتی چۆنە تا چ ڕادەیەک قبول کراوە دەنگانەی لەسرە دەستان خۆش بێ ئەو جلانی کە من ئەیان کە مادەتەن جل هەیە من هەر سەر لە نوێ دیسانەوە دروستێکەکەمەوە پارچەیەکە بەکارێنمەوە لەگەڵ پارچێکی ترا دیزایانێکی تازەی لێ دروستەکەم یاخود یا جلێکە تێک چۆ یەک پارچەی بچووکی لێ ئێم چاکیەکەمەوە شتەکان ئەگۆڕێ بە پێی پارچەکە و بە پێی جلوبەرگەکە ئەگۆڕێ خۆشبەختانە زۆرێک لە دەوروبەرم زۆرێک لەو خەڵکی کە بینی ویانانی کەس هەیە لەوانەیە من نەناسێ بەڵام ئاشنا بە ئیشەکە و تێگەیشتووە لە جەوهری ئیشەکە جلوبەرگم بۆ نێرێ جلوبەرگی خۆی جلوبەرگی بەکار نەهاتووی خۆی یاخود جلێکە کڕێ بەکاری ناهێنە یا شتێکی کۆن بووە ئەینێرە بۆم بۆی منیش سوودی لێ بینمەوە لە جلوبەرگی تراجا هەیە ئەینێرت بۆ خۆی بۆی چاکەم هەیە ئەینێرت ئەڵێ چاکی کە بۆ خەڵک بۆ نمونە ئەم شتە بە پێی پارچەکە و بە پێی کەسەکە ژەگۆڕێ دیزاینەکان بەو شێوازە باشە هەر جل ئەەکەیتەوە بە جلیان پارچە قوماشی تر کەشت بۆ شتیکە بەکار هاتووە تۆ ئێستا سوودی لێ وەرگین لە ڕەنگەکەی لە دیزاینەکەی لە ئەو نەخشێکە لە سەرەتی ئەمانە چۆن ئەتوانی بیان گونجێنیت تەوان بۆک ئاماژەم پێکرد پێی پارچەکە ئاگۆڕە جاری وایە من پارچەی پەردەم بەکارهێناوەتەوە بۆ ئەوەی چاکەتێکی پێ دیزاین کەم یا ڕوویاوە پانتۆڵم کردو بە چاکەت یا پانتۆڵم کردو بە سەرکراس زۆرێکیش لەو پارچانی کە تاسێ من ئیشمتیا کردو کابۆ بۆ ینی سەرنجێکی زۆرم لەسەر کابۆی چکە لەم سەردەم و لەم بەڵێ لە جینس لەم کاتەیە زۆ بەکارێنرێ لەلایەن گەنجەوە زۆر بەکارێنرێ بۆیە پارچەی فرەدراوی کابۆشیان زۆرە بڕێکی زۆریش لەو پارچانی من بەکاریان نەهێنمەوە جا من تەنیا جلوبەرگیش نییە جانتایە پێڵاوە ئەمانە شەر چاگەکەم و جاری واشەیە لەوانەیە پارچەی بەرگی ئامریکی میوزیکی پێچاکەین یاخود شومەکی کە چکە تەنیا جلوبەرگ نییە ینی شتەکەی من تەنیا لە جلوبەرگا خۆی نبینێتەوە ئەسڵی مەسەلەکە ئەوەیە کە شتەکە فڕێنەیرێ بەکار بێنرێتەوە خۆمش باسی ئەوواکەم چکە ژینگەی ئێمە مەسەن واکەی ئەچیتە هەر شوێنێک پەڕۆی کەوتووە جل کەوتووە لە کۆڵانەکانە لە کەلاوایە لە ماڵ و نازانی چی لێ بکەیت ئەمە زۆر گرنگە کە ئێمە زۆر جار باسی ژینگە پارێزیەکەین و ژینگە هەر باسی پلاستیک و ئەماناکەین بەڵام گرنگە ئەم بیرۆکەی جنابیشت جێگەیەکی فراوانی گرتووە دەست خۆشوەڵە ڕاستی تەوان عادەتەن کە باسی ڕیسایکلی پلاستیکە کرێ پارچە پلاستیکەکانی کە ڕۆژانە بەکارێنین بە دەبەی ئاو بە کوپ و ئەو شتانە کە بەکارێنێنین عادەتەن خەڵک بیر لەوە ئاکاتەوە بیر لەوە ناکاتەوە پارچەژلێکە بەکارێنێت لە سەرو لە ساشەستی پلاستیکە ینی لە ئێستا تەمەن پێشرم ڕێژەیە زۆر کەم بوو لە جلوبەرگ و لەسەر نووسراوە چەندی پۆلیسترە و لایلۆنەوە پارچەشە گۆڕێ جاری وایە پارچەیە زیاترە پارچەیە کەمتریشە بەڵام ئالێکسەر ئەو جلانی ئەو پارچانی کە ڕۆژانەیەمە بەکارێنێنین لە 150 زیاتری پلاستیکە ینی تۆ ئەو کاتی کە ئەم شتە فڕێنایی و بەکاری هێنیتەوە سوودێک تەبێ بۆ ئەم ژینگەیە سوودێک تەبێت تا ئەم ژینگەیەوەی کە پیس و ئەوەی کە گەرمینێکی زەوی ئێستا ئێمە لەسەر سەهۆڵێکی زۆر ساردۆستاین قاسمان تەزیەوە پشتەوەمان هەمی سەهۆڵە ئەو بارانیش دای کردو لێمانەیە بەم جۆرە دینە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆی گەشتوان زۆر سپاسی جوانەکانەکەین کە لەم بەرنامەیە بە تایبەتی لەگەڵمان نبوو تا بەرنامەیەکی تر بێک ئەگەینەوە باس و خواسێکی گەرم و گوڕی ژینگەیی هەر شاد و بەختەوە بن دائیمەن لەگەڵمان بن بەردەوام بن متابعەمانکەن هەر حەڵقەیە و بابەتی گرنگمان ئەبێ بۆ ئێوە